کۆبوونەوەکان بۆ پێکێنانی کابینێ نوێیەم هێشتا لە قۆناغی شەڕەپۆست و کۆنەقیندان کەچی بە خوێندنەوەی هەندێک بەناو سیاسی و تەنانەت بەشێک لە بەرپرسانی پارتی بێت. کۆمەڵ ئیسلامی چاوەڕێی نوکەیەکی پارتی دەکات بۆەوەی بەشداری حکوومەت بێت و لەولاشەوە مادام ئۆپۆزیسیۆن بوونی خۆی ڕانەگەیاندووە خراوەتە بەرەی دەسەڵاتەوە. بەرپرسێکی باڵای کۆمەڵ ئیسلامی دەڵێت بێمنەتن لە بەشداری پێکردنیان لە کابینێ نوێیەم و باوەڕیشی وایە کاتێک بەشداری حکوومەت دەکەن کە بزانن بەرنامەی کاری کابینەکە لە خزمەتی خەڵک و هاوڵاتیاندایە گەرنا ئۆپۆزیسیۆن بوون هەڵدەبژێرن. ئێمە چاوەڕێی ئەوە ناکەین کە ئەوکو بڵێ ئەوەی کە ئێمە داوای بکەین یا شتێکی لەو شێوەیە بە پێچەوانەوە ئێمە زۆر لە بەشداریکردن یان نەکردن بێمنەتین چون ئێمە لە بەشداریکردن هیچمان لە ڕابردوو دەست نەکەوتووە تا لە داهاتوو دەستمانکەوێ بۆیە بەشداریکردن و نەکردن لای ئێمە وەکو یەکە و تەنها ئەوەی کە بزانین لە کامیان دەتوانین لە ئۆپۆزیسیۆن بوونیان لە حکوومەت بووندا دەتوانین خزمەتێکی باشترکەین ئەویان هەڵدەبژێرین. لە ئێستادا کۆمەڵ هیچ بڕیارێکی نییە لە بەشدارکردنیان نەکردندا لەبەرەوەی بەرچاوڕوونی نییە لەوەی کە ئەم کابینێ حکوومەتی هەرێمە چۆن بڕێوە دەچێت و کارەکانی چین کاتێک بۆی دەرکەوت کارەکانی ئەوەیە کە لە مەسلحەتی خەڵک و هەرێمی کوردستاندایە و بەشداریکردنی کۆمەڵش دەبێتە بەقووەتکردنی ئەم کابینێ ئەو کاتە بە تاکید کۆمەڵ بەشدار دەکات بە پێچاوانەشەوە وەکو ئۆپۆزیسیۆن دەبێنێتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام سەردان نەکردنی وەفدی دانوستانکاری پارتی بۆ لای کۆمەڵ بۆەوە دەگەڕێتەوە پارتی ترسی لەوە هەیە سەردانی کۆمەڵ ئیسلامی بکات و کۆمەڵ بە بەرنامەی کاری کابینی داهاتوو ڕازی نەبێت و بەشداری حکوومەت نەکات چونکە لە ڕابردووشدا کۆمەڵ سەلماندوویەتی بەرژەوەندی خەڵک لە ناو حکوومەتدا پێ گرنگترە لە بەرژەوەندی حزبی چە لە ناو حکوومەت بوو بێت یان ئۆپۆزیسیۆنیش دژی هەموو یاسا و بڕیارێکی حکوومەت و پەرلەمان وەستاوەتەوە کە زیانی بۆ خەڵکە بوو بێت. بەرپرسی سەنتەری توێژینەوە سیاسیەکانی کۆمەڵ ئیسلامی دەڵێت ئەوان لە ئۆپۆزیسیۆن بن یان لە حکوومەت ئەو بەرنامە و بەڵێنانە جێبەجێ دەکەن کە لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژارنەکاندا بەڵێنیان بە هاوڵاتیان و بەتایبەتی دەنگدەرانیان داوە. دەژڵێت ئەزمموی حکومڕانی و ئۆپۆزیسیۆن بوونیان هەیە بۆیە لە هیچ کام لەو بژاردانە باکیان نییە. بۆیە کۆمەڵ ئیسلامی ئەگە بەشدار بێت لە حکوومەت چ بەشدار نەبێ ئەو لەوێت لە لای بریتێ لە خزمەتکردنی خەڵکی کوردستان و بۆ ئەو مەبەستەش پاکێجی بەرنامەی خۆی هەیە کە بریتێ لە بەرنامەی لیستی انتخابی کۆمەڵی ئیسلامی کوردستان چ لە حکوومەت بێت چ لە پەرلەمانی کوردستان کار بۆ سەرخستنی ئەو بەرنامەیەکە کە لە ئەولەوێتی بریتێ لە گریجان بە باشکردنی گوزارانی خەڵکی کوردستان و هەروە چەسپاندنی عەدالەت و دادگەری لە هەرێمی کوردستان و بۆیە کۆمەڵی ئیسلامی بێباکە لەوەی کە لەکوێ دەبێ و بۆ هەر شوێنێک لەو شوێنانی کە لێ بێ بەرنامەی خۆی هەیە کەویش بریتێ لە خزمەتکردنی خەڵکی کوردستان. ئەزمموی سەرکەوتووی ڕابردووی کۆمەڵ ئیسلامی لە ئۆپۆزیسیۆن بوون و حکوومەت داوای لە کۆمەڵ ئیسلامی کردووە بەپی سیاسەتی سربەخۆیانە و بەپی بەرژەوەندی خەڵک بڕیار بدات و نایەوێت ببێتە ماکیاژی هیچ کابینەیەک و ناشیەوێت بەبێ بەرچاوڕوونی و بەکاردانەوە ئۆپۆزیسیۆن بوون هەڵبژێرێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.